باشە ئێستا دەچینە مەکەی پیرۆز بە شێوەیەکی ڕاستەوخۆ شێخ نیاز ڕاغب نەقشبەندی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەراتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەوێ لەگەڵما جەنابی شێخ سڵاوت دێبێ هیوادارم خۆت و تەواوی تاقمەکانی حاجی کوردستان کە ئێستا ڕێوڕسمی بە جێگەاندنی فەریزەی حەج دەگەینن سەلامەت بن دۆختان چۆنە ڕەوشتان چۆنە سڵاو لە جنابیشتان بی سڵاو لە سەرجەم بێنەران بیت سپاس لە بەخوای گەورە الحەمدولله ڕەوشی حاجیانی هەرێمی کوردستان ئێستا لە شاری مەکە لە ڕەشێکی ئاسایی گوزەر دەکەین الحەمدولله بێ گرفت و بێ کێشە و ئاریشە بەرەو جێبەجێکردنی ئەرکەکان و واجبات و بنەماکانی فەریزەی حەج دەڕۆین ئەمڕۆ ڕۆژی تەڕویەیە ڕۆژی هەشتی دڵحەجە خەریکی بەڕێکردنی پۆلی حاجیانی هەرێمی کوردستانی جەنابی شێخ نەخۆشمانەیە والله بە شێوەی ئاساییە بەردەوام خەڵک کاتێکە سەفەر دەکات تر خەڵکێک نەخۆش دەبی و دوای چارێتەوە بەردەوام نەخۆشمانەیە بەس نەخۆشی وامانی ینی زۆر سەخت بیان شکەوت بیت تەنها حالی حاضر یەک نەخۆشمان هەیە لە نەخۆشخانە تووشی کێشەیەکی تەندروستی ببوو بەڵام ئەوش الحەمدولله بە شێوەیەکی گشتی هەموو سەلامەت ستافی ئێمە سەر الحمدلله هەموو سلامەتە تا ئێستا هیچ حاجی شەریمە کوردستان لە شاری مەکە یان لە عەرەبستانی سعودیە الحمدلله کۆچی دوایی جەنابی شێخ تۆ ئێستا لە عەرەبستانی سعودیایی لە مەکەی پیرۆزی ینی خەڵکێک پرسیاری ئەوەی دەکرد یەک لە مامۆستایانی ئاینی بەڕێز باسی لەوە دەکرد گوت یعنی ئێمە پرسیاری ئەوەمانەیە بۆچی دەبێت لە کاتی عومرە 7 ملیۆن کەس سەردانی مەکەی پیرۆز و مەدینە بکە بەڵام بۆ حاج عەرەبستانی سعودیە بڕیارێکی لەم شێوەدا کە ڕێژەی حەجاجان بگەینیت بە 1 ملیۆن کەس هۆکارەکەت چییە بەڕێی جەنابتان دەزانین پرسی حاج لەگەڵ پرسی عومرە زۆر لێ زیاوازە لە پرسی عومرە معتەمیر یان عومرەکار کاتێک داخلی عەرەبستانی سعودی دەبیت بۆ ماوەیەش دیاری کراوە بۆ 8 ڕۆژە یان بۆ هەفتەیەک یان بۆ 10 ڕۆژە تەنها لە بەیت الحەرام یعنی لە کەعبەی پیرۆز 7,000 تەواف دەکات و سعی بە سەفا مەڕوا دەکات و حەلق دەکات و کۆتایی بە پرۆسەکە دێت ینی تەماسەکەی تەنها لەگەڵ بیتە ماوەکەشی کورتە بەڵام بۆ پرسی حاج ماوەیەکی زۆری دەوێت و کاروبارەکان و واجباتی حەج زۆر زیاترە مەسەڵەن بۆ نمونە ڕۆژێک پێش دەبێت لە عەرەفە بمێنیتەوە دوایی بێتە مینا لە مینا چەند شەوێک دەمێنیتەوە دێتەوە بەی تەواف الئیفاضە دەکات هاتوچوو گەڕانێک زۆری پێویستە یعنی مەبەستمەوەی بڵێم مەبەستمەوەی ئەگەر عەفوم بکەی مەبەستمەوەی بڵێم پێویستە عەرەبستانی سعودیە ڕێوشوێنی باش بریتە بەر واجبیەتی دەیەوێت ئەو حاجیانەی دنیا کە دێن بە وڵاتی ئەو بە سلامەترین شێوە بە ئاسانترین شێوە بە پارێزراوترین شێوە ئەرکانیان جێبەجێ بکەن لەبەر ئەوەی مەسئولیەتێکی گەورە دەکەوێت سەر عەرەبستانی سعودیە بۆیە دەبێت ئەو عەدەدە داوا بکات کە خۆی دەتوانێت کۆنتڕۆلی بکات و خۆی دەتوانێت خزمەتیان بکات لەبەرەوەی زیاتر لە 30 ڕۆژ هەر حاجێک 2 مانگ دەمێنیتەوە لە عەرەبستانی سعودیە جەنابی شێخ پێم وایە لە دەستپێکی 16 مانگی ڕابردووە پرۆسەی بەڕێکەوتنی حەجاجەکان دەستی پێکرد ئەگەر لەو ڕۆژیەوە دەست پێکەیت زیاتر لە 20 ڕۆژێک دەبێت لە دەستپێکدا دوای 2-3 ڕۆژ لە گەیشتنی بەشێک لە حاجیان بەشێک لەو حاجیانە هەندێک گرتەی ڤیدیۆییان بۆ من نرد باسییان لەوە دەکرد یان گوت پارەیەکی زۆرمانداوە بەڵام خزمەت گوزاریەکان وەک پێویستنین ئەوەندەی کە ئەو گرتە ڤیدیۆیانی ئێستا بۆ من نردراوە زۆر خزمەت گوزاریەکان باشن حاجیان خواردنی باش ینی خزمەت گوزاری باش دەکرێن ینی خزمەت گوزاریەکان بەگشتی چۆنە ئایا لە سەرەتا کێشە بوو ئێستا کۆنتڕۆل کراوە یان نەخێر هەمووی هەر باش بووە طبعا جێگای نیگەرانیە کاتێک کە پرۆسەیەکی دینی یانیش هەر ئەرکێکی دینی بەڕاستی مزایدەی پێ بکرێت یاخود تێکەری هەندێک پرسی سیاسی بکرێت لە ڕۆژێکەمەوە کە هەرێمی کوردستان ڕێگای لیژنەیەکەوە ویستی شوێنی حوانەوەی حاجیان دابین بکات و خواردنیان لە بۆ دابین بکات و هۆیەکانی گواستنیان لە بۆ دابین بکە هەمووی هەرو خۆیەتی
ممکنە لە ئیدارەدا هەندێکم کوڕێ بەس ئەو ئیدارەدانەکانشمان زەبط کردیەوە ڕێکمان خستیە بۆیە بەڕاستی ئەوەی لە تواناماندا بۆ وەکو هەرێمی کوردستان ئەنجامماندا لە بۆ حاجیانی خۆمان و ئەو گرتە ڤیدیۆیانێک کە لە بۆ جنابتان نێردرامیان لەبەر کەسێشتر بەڕاستی خەڵکێک هەیە سبحان الله لە ماڵی خواشە هەر حەز دەکات ئیعلانی مثلا جنایەتی لەگەڵ یان جیاتی باشە کەوای دۆخی حاجیان بە شێوەیەکی گشتی باشە ئەوەندەی کە من سەرنجی ڕاکێشاوم جەنابی شێخ لە فڕۆکەخانەکانی عەرەبستانی سعودیە بە گوڵ بە شیرناتی پێشوازی لە حاجیانی هەرێمی کوردستان دەکرێت ئەمە بۆ هەموو حاجیانە کە دێنە مەکەی پیرۆز و عەرەبستانی سعودیە یاخود تایبەتمەندی هەیە حاجیانی هەرێمی کوردستان؟ نا قافڵەی یەکەمینی زۆری وڵاتان دنیا کە داخلی عەرەبستان سعودی بۆ شێوە پێشوازیان دەکرا بەڵام دەتوانم بەدڵنیا بڵێم جیاوازیەک هەبوو لە بۆ هەرێمی کوردستان یەکەم قافڵەی کوردستان کە داخل بوو بەو بەڵێ بەو شێوەیە پێشوازیان کرد و کۆتایمین قافڵەی کوردستان کە داخل بوو بە هەمان شێوە فەڕەحێکی زۆر و پێشوازی زۆر گەرم لە حاجیانی هەرێمی کوردستان کرا. باشە شێخ نیاز ڕاغ بنەقشبەندی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەراتی حەج و عومرەی هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مەکەی پیرۆزەوە لەگەڵمان بوو. دەستان خۆش بێ.